وەک جوتیارانی سنووری داقوقلەوە لەخواوە زیاد بێ وەدا درەوی جۆ دەچی پێ کردا لەخوا زیاد بڕشتەکەشی باشە بارانەکەش لە وەخت خۆی ئاواری الحەمدولیلا زۆر باشە بەس داواکاریمان لە حکومەت هەیە دەعم جوتیار زیاتر بکە کیمیای باشمان بۆ بێرێ گەنمی باشمان بۆ بنێرێ ئەوە گەنمیش زۆری نەما ئینشەڵا 20 بۆ 25 ڕۆژێکی ماوە لەخوا زیاد بڕشی باشە ئیمساڵ ئەگە خوا ڕەحمان لێ بکە ئینشەڵا دەور 20 تا 25 ڕۆژێتر درەو گەنمیش دەست پێکە 4-5 فلاحی لای خۆمان درەویان کردووە بە تەسعیرەیەکی 420,000 لە حکومەت وەدەیەگرێ لە شركة ما بين النهرين العامة كعايدة بوزاري زراعي بغداد دوای ئەوە ئینشەڵا دەست پێکەین بە درەوی محسوول گەنم لای خۆمان حسب خطة ئیمساڵ کە مەساحەتی کۆی خوتەکەمان ئیمساڵ 76,000 دۆنمە کە ئینشەڵا تەوەقعەکەین ئینتاجمان بگەیتە 67,000 طن.